هاوکاری هەڵەبجەیەکان گەشتە دەستی خەڵکی لێقۆماوی بوو مەرەزەکەی پارێزگای کرماشان و قەزا و ناحیە و گوندەکانی ئەو پارێزگایە هەرچەندە ڕۆژانە بەدەیان جۆر هاوکاری لە شارە جیاوازەکانی ئێرانەوە دەگاتە دەستی خەڵکی لێقۆماو بەڵام هاوکاری هەڵەبجەیەکان بۆ ئەوان وەک وەفایەک دەبینرا کە لەلایەکەوە جێگەی تێڕامانی وەفای هەڵەبجەیەکان بوون و لەلایەکی تریشەوە دەیانزانی بەرهەمی وەفای ساڵانێکی خۆیان دەچێننەوە کاوان بۆ خەڵکی باشووری کوردستان هەیان بووە. مردم عزیز و خونگرم کوردستان عراق و اقلیم کوردستان که انصافا اوانیش زور کمکردن زور احساس همدردی کرد. نمونهش امروز که ماموسایل حلبچه تشریفیان آورد که اینا تشکر کنیلیان تشکر و یوجه کن که تشکر. الان ما همون روز ولو بنیاد مسکن که متولی ارزیابی خسارت و بازسازی روستایل و شهری مش بنیاده. خب اکیبل زیادی گاورسن او منطقه الان ارزیابی لان صورت کن. بعضی و مالان اتانه برون ناوی. بعضی و مالای آسیب نیه. بعضی و مالای اکثر مالای سازیلان یعنی ستونیل او زیر بنای مالا مشکلی نیه. فقط این تخیل یعنی از یه بازسازی جزئیات وای. اینا مشکل من در آبادیان در روستایل. روستایل خیلی و مالک 100% خرابه حقیقتا زمانه و بتوای مالک اصول با اصول فنی و مهندسی ساخته بود حداقل 7 ماه طول کشه او مالک قشنگ اینا آبادی او مالینه و تینا باید اسکان به صورت طریق کانس بود چون 5-6 ماه حداقل طول کشه که یه مال مهندسی شده که در بابر زلزله 7 ریشتری 8 ریشتری دوام داشت باید ساخته بود اینا این قول و مردم عزیز منین حداقل 8 ماه ترک مردمان نو منتها نه که قابل بود در 8 ماه او مالی که 100% تخریبیه کانس کمو ساختمانی پیش ساخته که همامو داشو یعنی داشو انشالله دیدیم اساسی مرن من بناو ام روستای له هر 5 روستای کوی کل که امام صالح له حلب جوا هاتون زحمتیان کێشاو و ئەندازەیە پوڵێ نەقدی کە زەحمەتیان کێشا و لە مسلمانی جەماوەریان کرد و هاتوون تەحویل ئەو براوەریانەدا ئەوانە بخصوص کە کەسیان لەدەستداوە لە خوای پەروەردگار ئەپاڕێمەوە کە بە لوتف و بەزەیی خۆی ئەجر و پاداش گەورەیان داتەوە و بیکاتە زەخیرەی قیامەتیان و ئینشاءڵڵا هیچ مەوقع ئەم موسیبەتەکەوە سەر ئەم وڵاتی ئێمەوە هاتووە إنشاءالله وصل أوانانيك إحساس أكين أو هلا بجيء لك أو كارسات سخطة وسريانا هاتو إيمان فراموش نكرديا براسي أما جي تقديره ولا خواي پروردگار أبارينو كإن شاء الله هيج موقع إيتر أوان سختي ونراحتي نبينا لێقەوماوانی بوو مەلەرزەکە زیاتر لە هەموو شتێک لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە پێویستیان بە پارە و پێداویستی گەرمکەرەوە هەیە تا لەژێر بەفر و باران و بوو مەلەرزەکان لەناو خێوەتدا پارێزراو بن هاوکاری هەڵەبجەیەکانیش کە پێگات بوو لە بەتانی و سۆپا و $50,000 توانی فەراغێک لە پێداویستیەکانیان پڕ بکاتەوە و دڵی لێقەوماوان لەگەڵ هاتنی باران گەرم بکاتەوە. خی گەورە لێتان خۆش بێ لە شوهەدا و متەوەفەکان وش خۆش بێ بریندارەکان شیفا بدا جەزای زەحمەتان بات و دڵتان خۆشکە خۆتان با بتوانین خێری خی گەورە لە گوناهی ئێمەش خۆش بێ و جەزای جەنابی مامۆستا هەموو ئەم هەیئەت و مامۆستایانی ڕەشبجە بۆ مامۆستا بە ڕێزەش کە کار ئاسانی بۆ کردین جەنابی مامۆستا مەلاقات و تەواوی ئەم ڕانندە و فیلم بەردار و ئەمانە بداتەوە. بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان کە پارێزگای کرماشانی بەتایبەتیدەوە بەدەیان گوند و چەند شار و ناحەیەکی وێران کرد کە بەپێی زانیاریە فەرمیەکان 560 کەس گیانیان لەدەستداوە و بەدەیان کەسی تریش بریندار بوون.